بابەتی دووەممان سەرکەوتنە مێژوویەکەی هەڵبژاردەی عێراقە لە جامی ئاسیا کە هەموو جیهانی تۆپی پێ و بە تایبەتی ئاسیای تووشی شۆک کرد. ئەویش بردنەوەی بوو لە هەڵبژاردەی ژاپۆن. ئەم وێنەی ئەیمەنیش کە دوو گۆڵەکەی تۆمار کرد لە یەکێک لە مۆڵە گەورەکانی شاری بەغداد ئەم وێنەیە پیشاندرا. لە دوای بردنەوەکەیان لە ژاپۆن سەرۆک کۆمار و سەرۆک وەزیرانی عێراق پیرۆزبایان لە هەڵبژاردەکە کردووە. دوای بردنەوەکەیان لە ژاپۆن دکتۆر لەتیف ڕەشید سەرۆک کۆماری عێراق پیرۆزبایی لە هەموو عێراقیەکان کرد بۆ ئەو بردنەوە گەورەیە و سوپاسی یاریزان و هاندەرانیشی کرد کە پشتگیری تیمەکە دەکەن. هاوکات محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیران دوای یاریەکە بە تەلەفۆن لەگەڵ عەدنان دەرجال سەرۆکی یەکێتی تۆپی پێی عێراق قسەی کرد و پیرۆزبایی ئەو سەرکەوتنەی لێکردن و دەستخۆشی لێکردن. وەک سەرچاوەکانیش دەڵێن بڕیاری داوە هەر یەکێک لە تیمەکە بە یاریزان و سەرجەم ستافەوە بە بڕی $10,000 ئەمریکی خەڵات بکات. ڤیدۆیەکمان ئامادە کردووە کە بە کامێرای ناو ستافەکە تۆمارکراوە ساتەکانی دوای بردنەوەکە پیشانەدا و ئەو کاتانە پیشانەدا کە پێش ئەوەی ناوبژیوان فیکەی کۆتایی لێدا کە دەستەی ڕاهێنەر و یاریزانە دەگەکان چۆن چاوەڕێیەکەن کە فیکەی کۆتایی لێبات و سەرکەوتنە مێژوویەکە بۆ عێراق بنووسرێتەوە. فەرموون. قوي، وحتى مباراتكم الاولى كان ايضا الاداء لله الحمد متميز، فان شاء الله بنفس المستوى وموعدنا بالمباراه النهائيه اللي ان شاء الله راح احضر لكم هذا الاستحقاق. بارك الله فيكم، نسال الله التوفيق والنجاح لكم في هذه البطوله. شكرا جزيلا سياده الرئيس، والمدرب يشكرك كل شوي على دعمك ورعايتك.